قولکی جوانەوە بینێکە دێتە باقی ئاواتم کە دەمدێنێ لە شەترەنجی پەیامی چاوی ئاماتم هەواڵێکم مەگەر جارێ دەپرسێ هێندە پەیشادم دەڵێی بەندی سیاسیم و کەسم دێتە ملاقاتم ئەگەر بێت و بەحاڵێوم بروز بێتێ دەگا حرفم دڵێ من عاشق و شەیدای وشەی شێر و ئەلف باتم یەکەی وەک من نەبێ نازانێ دەردم چەندە پڕێشە وەرە دانیشە لام هێندێ منیش کریاری سەوداغەتم بیرەدێ ئەوەڵ ڕۆژێکە هاتی چاوەکەت دەیکوت وەرە نێو مەوجی دڵداری منیش پێسێ و دوو هاتم بەڵێ زۆر دوورەمە و دایشتی ئێمە کەر لە ئاسۆش بێ بە یەکا شیرە هەر بەنگم بکەی هەرکۆ بڵێی لۆتم ئەگەر بێت و بەحاڵێوم بروز بێتێ دەگا حرفم دڵێ من عاشق و شەیدای وشەی شێر و ئەلف باتم یەکەی وەک من نەبێ نازانێ دەردم چەندە پڕێشە وەرە دانیشە لام هێندێ منیش کریاری سەوداغەتم ئەگەر بێت و بەحاڵێوم بروز بێتێ دەگا حرفم دڵێ من عاشق و شەیدای وشەی شێر و ئەلف باتم یەکەی وەک من نەبێ نازانێ دەردم چەندە پڕێشە وەرە دانیشە لام هێندێ منیش کریاری سەوداغەتم هاتن بەدەستی خۆم لە بوویە نایانم دەرچوونە دەریش چۆن و کەیە نازانم سەد خۆزگە نەهاتە بام نەچوو بام نەبە بام لەم جێرە و کێشەدا ڕەحەت باجانم